سڵاو فێرخوازانی بەڕێز بۆ بەشداریکردن لە سیمینارەکانی گرین سکوڵ پێویستە بەرنامەی گۆگڵ پلەی دابەزێنن. شێوازی دابەزاندنەکەشی بەم شێوەیە: سەرەتا پلەی ستۆڕەکەینەوە، پاشان کە کردمانەوە لە سێرچەکە ئەنووسین گۆگڵ میت، کە گۆگڵ میتەکەمان دابەزاند بەم شێوەیە بە شێوەیەکی ئایکۆنی لە مۆبایلەکەماندا ئەبەزێت. کلیکی لێەکەین کە کردمانەوە، لێرە ئەتوانین ڤیدیۆکە دابخەین یاخود دەنگەکە دابخەین. هەروەها بۆ داخڵبوونی ئەو سیمینارێک کە ئەمانەوێ میتینگ کۆدەکەکەین، کلیک لەواکەین. لێرە ئەو کۆدی بۆتان ئەنێردرێت ڕۆژی سیمینارەکە، لێرە ئەینووسن کە نووسیتان جوین میتینگەکەن و داخل بە سیمینارەکە بن، واتە بەم ڕێگەیە ئەتوانن بەشداری سیمینارەکە بکەن.